ناتوانرێ هیچ ئیرادێک لە دەرەوەی پەرلەمان ئیرادەی پەرلەمانی پەک بخا. ڕووداوەکەی ڕۆژی 23 حوزەیرانی ناو پەرلەمانی کوردستان ڕووداوێکی کەموێنە بوو لە مێژووی پەرلەمانی کوردستاندا. ڕووداوەکە کۆمەڵێک پرسیاری بروژاندووە. ئایا ڕووداوەکەی 23 حوزەیران دەستپێکی گۆڕانێکە لە هاوکێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان؟ ئایا هاوکێشەکان بە جۆرێک گۆڕانیان بەسەردا هاتووە کە بوترێت پەرلەمانی پێش 23 حوزەیران و پەرلەمانی دوای 23 حوزەیران؟ لە دانیشتنی ڕۆژی 23 حوزەیرانی پەرلەمانی کوردستان کە تیایدا خوێندنەوەی یەکەم بۆ چەند پرۆژە یاسایەک بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم کرا. فراکسیۆنی پارتی دانیشتنەکەی بایکۆت کرد و لە بەرامبەردا 57 پەرلەمانتار بەشداریان لە دانیشتنەکەدا کرد. فراکسیۆنی پارتی بۆ یەکەم جارە بایکۆتی دانیشتنی پەرلەمانی کردووە کە لە ماوەی 24 ساڵی ڕابردوودا جگەل لە ساڵانی شەڕی ناوخۆ هەرچی حکوومەت لە هەرێمی کوردستان پێکاتبێت لەلایەن یەکێتی و پارتیەوە پلانی بۆ داڕژراوە و ئەو دوو لایەنەش پشکی شێریان بەرکەوتووە. لە کاتی شەڕی ناوخۆشدا یەکێتی لە سلێمانی و پارتی لە هەولێر حکوومەتیان بۆ خۆیان دروست کرد. لە دوای ڕوخانی حکوومەتی باسیشەوە یەکێتی و پارتی حکوومەتی هاوبەشیان لە ساڵی 2005 پێکێنا. لەو کاتەوە ئەو دوو لایەنە زۆربەی ڕەهای پۆستەکانی هەر سێ دامەزراوەکەی هەرێم واتە پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێمیان لە نێوان خۆیاندا دابەش کردووە. تەنانەت ئەو دوو لایەنە و پۆستانەی لە بەغداش پشکی کورد بوون لە ناو خۆیاندا دابەشیان کرد. لە ساڵانی ڕابردوودا هەموو پرۆژە یاساکان و بڕیارەکانی پەرلەمان بە هەماهەنگی یەکێتی و پارتی تێپەڕێنراوە. هەر پرۆژە یاسا و بڕیارێک بە دڵی ئەوان نەبوو بێت ئەوە توانیان پەکی بخەن. هەرە و زۆرینەی پەرلەمان بوو دوای ڕووداوەکانی 17 شوباتی 2011 هەوڵەکانی ئۆپۆزیسیۆنیان بۆ سندنەوەی متمانە لە حکوومەتی هەرێم و وەزیری پێشمەرگە و وەزیری ناوخۆ پەکخست. ئەو زۆرینەی یەکێتی و پارتی کە تا 23 حوزەیران بەردەوام بوو بریتی بوو لە 54 کورسی پەرلەمان لە خولی چوارەمدا و لە خولی سێمیشدا 59 کورسی بوو. پێشتر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەردەوام یەکێتی و پارتیان تۆمەتبار دەکرد بەوەی بە هۆی ئەو زۆرینە پەرلەمانیەی کە هەیەە ئەو یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە تێی دەپەڕێنن بێ ئەوەی بەشداری بەلایەنەکانی دیکە بکەن. لەوانە یاساکانی خۆپیشاندان و ئەنجومەنی ئاسایش و هەڵبژاردنەکانی پەرلەمانی 2013 و بودجە. ئەمانەش جگەلەوەی ساڵی 2009 لە دوا ساتەکانی خولی دووەمی پەرلەماندا لە کاتێکدا ماوەی یاسای پەرلەمان تەواو بوو یەکێتی و پارتی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانیان تێپەڕاند. بەڵام لە ئێستادا و لە دوای 23 حوزەیران قۆناغێکی نوێ لە مێژووی پەرلەمانی کوردستان دەستی پێکردووە. زۆرینەیەکی پەرلەمانی بەبێ پارتی دروست بووە. ئەم زۆرینەیە لە یەکەم هەنگاویدا 57 پەرلەمانتاری لە دەوری خۆی کۆ کردەوە. بەڵام لە ڕاستیدا ئەم زۆرینەیە خاوەنی 61 کورسی پەرلەمانیە. فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان و یەکگرت و کۆمەڵ پێکەوە 58 کورسیان هەیە. ئەمەش جگە لە سێ کورسیەکەی شیوعی و بزوتنەوەی ئیسلامی و کۆتای مەسیحەکان. ئەم ژمارەیەش زۆر زیاترە لە زۆرینەکەی پێش 23 حوزەیرانی یەکێتی و پارتی بە 54 کورسی و زۆرینەکەی خولی سێهەم بە 59 کورسی. بەڵام پرسیارەوەیە ئەم زۆرینە نوێیە ئەگەر بەردەوام بێت لە ماوەی داهاتوودا دەتوانێت چی بکات؟ ئەم زۆرینەیە لە ڕووی یاساییەوە دەتوانێت ئەم کارانە بکات. یەکەم، دەتوانێت لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و هەموو وەزیرەکانی بکات. دووهەم، دەتوانێت حکوومەت هەڵبوەشێنێتەوە. سێهەم، دەتوانێت حکوومەتێکی نوێ بە سەرۆکوەزیرانێکی نوێوە پێک بهێنێت. چوارەم، دەتوانێت یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکاتەوە. پێنجەم، دەتوانێت بڕیار بدا سەرۆکی هەرێم دەبێت لە پەرلەمانەوە هەڵبژێردرێت. شەشەم، دەتوانێت سەرۆکێکی نوێ بۆ هەرێم هەڵبژێرێت. حەوتەم، دەتوانێت یاسای ئەنجومەنی ئاسایشی هەرێم هەموار بکاتەوە. هەشتەم، دەتوانێت لە جیاتی مەسرور بەرزانی ڕاوێژکارێکی نوێ بۆ ئەنجومەنی ئاسایش دیاری بکات. جگەلەوانش دەتوانێت بە هەمان شێوەی ساڵانی پێشوو بە هەمان مەنتەقی زۆرینە و کەمینە کۆمەڵێک یاسای دیکە تێپەڕێنێت. بەڵام ئایا ئەو زۆرینە نوێیە لەسەر ئەرزی واقع دەتوانێت دەسەڵاتە یاسایەکانی خۆی بەکاربێنێت و ئەو گۆڕانکاریانە ئەنجام بدات؟